لە گیانی بیناسازیدا هەموو پرۆژەیەک بە بناغەیەک دەست پێکا. بۆ بنیاندنانی بناغەیەکی بەهێز هەمووان بە دوای کوالێتی بەرزی کۆنکرێتدا دەگەڕێن. بێگومان کۆنکرێتی پاشاپلانت باشترین هەڵبژاردەیە بۆ دروستکردنی بناغەیەکی پتە و تەمەندرێژ. پاشاپلانت گرنگی بەهێز و مانەوە دەدا. لە پێناو داهاتوێکی بەهێز بە ئەزموونی زیاتر لە 10 ساڵ پاشاپلانت لە هەموو کات و ساتێکدا کار دەکا و خزمەتی گەورە پێشکەش دەکا. کۆنکرێتی پاشاپلانت هۆکاری سەرکەوتن و بڕبڕەی پشتی تاوەرە بەرزەکان و فرد و یەکتر بڕەکانە. داهێنان لە ناوەڕۆکی ئەو کارانەیە کە پاشاپلانت ئەنجامی دەدا. کۆنکرێتێکی پڕ کوالێتی بۆ پرۆژە و باڵەخانەکان ئامادە و دابین دەکا. پاشاپلانت گرنگی بە وردەکاری و کوالێتی دەدا. بەرزی و مانەوەی دروشمی پرۆژەکەت هێز و پتەوی کۆنکرێتی پاشاپلانتە، پاشای کۆنکرێتەکان. کۆمپانیای پاشاپلانت بۆ کۆنکرێتی ئامادەکراو. پاشاپلانت.